ئەمە خۆپشاندانی بەشێک لە گوندنشینانی گوندەکانی کانیماران و قەمتەرانە لە سنووری ئیداری ڕاپەڕین بەهۆی خراپی بارودۆخی هاوڵاتیان لا نەبوونی موچە و نەبوونی کارەبا و سوتەمەنی و خزمەتگوزاری پێویست. هاوڵاتیان دەڵێن بارودۆخی هاوڵاتیان لەو پەڕی خراپیدایە لاسایی خراپی حکومڕانی حکوومەتی کوردی. ڕای نەبوونی خزمەتگوزاریەکانی دیکە نەبوونی نەوت و ڕێگاوبان و موچە و پێداویستەکانی تری ڕۆژانەی خەڵک کە کارەباش لەو هاتنی وەرزستاندا ینی هاتۆتە سەر خەریکە سفر دەبێتەوە. داواکارێکی ئێمە ئەوڕۆ بە تەحدیدی بۆ کارەبا بوو کە دەبینن خۆپشاندان چەند ڕۆژێکە لەم ناوچەیە دەستی پێکردووە گوندەکانی گرجان و قەرەنیاغا و کانیماران کە ئەمڕۆژ قەمتەران کردی. حکومەت دەبێنێ خەڵک بژێوی ژیانی زۆر ناتەواوە بەدی حکومەت بە بڕیارەکەی خۆی دابچێتەوە ئاگای لە بارودۆخی هاوڵاتیەکانی بێت چکە ئەو هاوڵاتیانێکەوە ڕژاونە سەر جادە هەمویان بە جیفانی بەتاڵەوە هاتوونە سەر شەقام بۆی داوای حەق خۆیان بکەن. بەهۆی وەڵام نەدانەوەیان بۆ ڕۆژی دووەم بەشێک لە هاوڵاتیان بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی سلێمانی هەولێر ئیدارەی ڕاپەڕینیان داخست. هاوڵاتیان دەڵێن ئەگەر وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە بەردەوام دەبن. نەبوونی کارەبا لە ناوچەکە نیە ڕۆژێک ناو ڕۆژە کارەبا هەیە ئەو ڕۆژەشکەوە هەیە چەندی جار دێت و دەبڕێت ڤۆڵتی زۆر نزمە هەروەها گەنجەکان بێکارن هیچی کاری نییە نەبوونی موچەشێکی لە هۆکارانەکای کردو گەنجەکان بێکار بن و دەستکەم بە ئەم گرتبوونەوە گرتبوونەوەکی ناڕزاییمان دژی پێدانی کەمی پێدانی کاتژمێرەکانی کارەبا کرد کە یعنی کە ڕۆژانە بە نۆرەیە هەر گوندە و ڕۆژە هەیەی ئێمە ڕۆژێک ناڕۆژێک کارەبامان هەیە ئەو ڕۆژەش بە تەواوەتی نیمانە ئێمە ئەو ڕاتینە سەر زادا ناڕزایەتی خۆمان گەیاند واگەر لە حاڵەتی چارەسەر نەکردنی کێشەکەدا بەردەوام دەبین لە ناڕزایەتی و ئاستەنگی ئاتوچۆ لێرە دروست دەکەینەوە. خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی تووشی قێرانی گورجبڕ و کەمەرشکێن کردووە کە بەهۆی هەڵاستراتیژەکانی دەسەڵاتدارانی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ با پێچەوانەی بانگەشەی بەرپرسانی حکوومەت دۆخی ژیانی هاوڵاتیان سەخت و سەختتر دەبێت کە نزیکە تەقینەوەیەکی گەورەی جەماوەری خاڵێک بۆ ئەو زوڵموستەم و گەندەڵیا 28 ساڵیە دابنێت. لە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێە.